ئەو سەرهەڵدانانەی کە لە ئێران بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەتی بەڕێوەچووە بینین لە باشووری کوردستان جۆرێک لە پاڵپشتی و هاوسۆزی هەیە، بەڵام ئەمان لە جێی نەکتم وحانێ وەکو پێویستیش نییە و بەراورد لەگەڵ ئەوەی کە بەشێکی زۆر لە وڵاتان کە هاوزمانی کوردیشنین لەوێ هەڵوێستیان هەیە، دروست میژن ژیان ئازادی زۆربەی زمانەکانی تری گرتووەتەوە لەوێ پشتگیری هەیە بۆ ئەمە لە باشووری کوردستان ئەمە وەکو پێویست نابینێ. من بەڕێی شخصی خۆم پێم وایە یعنی ئەو قەیرانانەی ئەو هەموو کێشە و گیر و گرفتانەی بۆ خەڵکی باشووری کوردستان لەلایەن دەسەڵاتی ئەم سنوورەوە دروست کراوە وای کردووە خەڵک وەکو پێویست هاوسۆزیان هاو هەڵوێست نەبێ و هاوسۆزن بەتاکید بەڵام هاو هەڵوێست نەبێ لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵام لێرە و لەوێش لە ڕابردوودا پشتگیری هەبووە، گردبوونەوە هەبووە، خۆپیشاندان و هاوسۆزی هەبوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵام وەکو پێویست نەبووە ڕەنگە. حزبەکان هەموو حزبەکانی باشووری کوردستان و حزبەکانی دیکەش بەرژەوەندیان لەگەڵ وڵاتانی ئەقلیمیدا هەیە، بەدڵنیاییەوە ئەوانەیە کەون ئەم سنوورەوە بەرژەوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیە، نایەوێت کۆماری ئیسلامی ئێران لە خۆیان بڕەنجێنن. تەنانەت هەندێک لەو حزبانشی کە بە حساب حزبی ڕۆژهەڵاتی کوردستان و ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی ئێرانین ناو بەناو لێدوانە دەن کە ئەوان هیچ عیلاقەیەکیان بە سەر هەڵدانەکانەوە نییە و تەداخلی ئەوە ناکەنەوە بە کێشێکی ناوخۆیی ئێرانی دەزانن. بۆیە ئەم بەرژەوەندیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران داوای کردووە حزبەکان هەڵوێستێکی زۆر لاوازیان هەبیان هەر نەیان بێت بەرامبەر بەو سەر هەڵدانانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە. بە گوێرەی ئەو شۆڕشەی کە لە ئێستا لە ئێران بەرپایە و بەردەوامە نەبووەتە قەزەیەکی سەرەکی بەلای خەڵکی هەرێمی کوردستانەوە بۆی کە کۆمەڵی هۆکار هەیە، یەکێ لە هۆکارەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە کە بەدەست ئەم کارکتەرە سیاسیانی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە خەڵک بەدەست مەعانات و هەر ڕۆژی گیر و گرفتێک و کێشەیەک و بەدبەختیە کە بەسەر میلەتا هێنن واتە نەبووەتە با بڵێن قەزەیەکی سەرەکی بەلای خەڵکی کوردستانەوە. هۆکارێکی ترەوەیە کە ڕەنگە ئەو شۆڕشەی کە لە ئێرانە هەیە هێشتان لە ئاسی ئەو بەرفراوانێتی نیە، چونکە ئێران مێژووی هەیە تا ئێستا لەو مێژووی کە ئێران هەیەی تووشی ئەو شۆڕشێکی وای نەبووە کە بتوانرێ ینی ئومێدێک دروست بێت واتە شۆڕشێکی گشتگیری سەرتاسەری لە ئێرانە تەنها لە با بڵێن ناوچە کوردستانیەکان لە ئاسێکی بەرفراوانە هەیە. ئەمەش نەبووە قەزەیەکی وەی کە خەڵک ئومێدێک لە داهاتووی ئێران بۆی کە گۆڕانکاری گەورە لە ئێرانە ڕەنگە ئەو گۆڕانکاریانەی کە تا ئێستا خەڵ لە بەرچاوەتی لە ئاسێکی ناوخۆی یا بێواتە نەڕواتە قۆناغێکەوە کە کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان ببێت. من تەسەورەکەم ئەگەر بگابەوە خەڵکی کوردستان بێت بە قەزەیەکی گەورە، چونکە خەڵکی کوردستان چاوی لەوێ گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە ڕووبا لایەنی کەم دەسا و دەستکردنی دەسەڵات ئەم بەوەی کە پێی وایە ئەم هێزانی کە ئێسەی دارێ وڵاتادەن بەسەر چۆ هێزێکی تبێواتە ئێران ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان بەشێکشی پەیوەندیەوەیە کە ئەم حزبە سیاسیانە بەرژەوەندی گەورەیانێ لەگەڵ ئێران، واتە ئێران ڕۆڵی هەبووە لەمانەوە ئەم حزبانە بۆیە نایانێ زۆر ببێ بە قەزەیەکی گەورە بەلایەنەوە.